دروزەکانی سووریا داوای چی دەکەن و کێ پشتیوانیان لێ دەکات؟ دەسەڵاتی نوێی دیمەشق مەحەسەنە مەحیساوی سەر بە کەمایەتی دروزی وەک یەکەم خانمە پارێزگاری سوێدا دەستنیشان کرد. ئاڵای سووری دروزەکانیش لە سوێدا هەڵکرا. بەها جەمال فەرماندەی سەربازی کەمایەتی ئاینی دروزەکانی سووریا لە پارێزگای سوێدا ڕایگەیاند. شێخەکان ئەم پارێزگایە دژی هەر چەشنە ئامادەبوونێکی هێزەکانی سەر بە ئیدارەی نوێی سووریان لەم ناوچەیەدا و لە گەری ئامادەبوونی ئەم هێزانەدا بیر لە بژاردەی فیدراڵیزم دەکەینەوە. شێخ حیکمەت هەجەری ڕێبەری ئاینی و معنەوی دروزەکانی سووریاش دەڵێت هێشتا زووە باس لە ڕادەستکردنەوەی چەک و چەککردن بکرێت. ڕادەستکردنی چەک تا کاتی پێکێنانی دەوڵەتی نوێ و هەروەها نووسینەوەی دەستور و دابینکردنی مافەکانی ئەمە لە دەستوردا ئەستەمە و لە ئارادا نییە. وەلید جونبەلات ڕێبەری دروزەکانی لوبنان پاش دانوستانی لەگەڵ ئەحمەد شەرعدا لەگەڵ ئەردۆغانیش لە ئەنقەرە کۆبووەوە. ئەمانەی سەرەوە بەشێک بوون لە گرنگترین هەواڵەکانی هەفتەی پێشووی میدیاکانی جیهان سەبارەت بە دۆخی سیاسی سووریای پاش بەشار ئەسەد. لێرەوە لە پاڵەو هەموو پرسیارە سەبارەت بە دۆخی سووریا پرسیارێکی دیکە قوت دەبێتەوە. ئەویشەوەیە دروزەکان کێن و داوای چی دەکەن؟ لە بنەڕەتدا کێ لە پشت ئەم داواکاریەی ئەوانەوەیە؟ بۆ گەیشتن بە وەڵامیان پرسیارە وا باشتر ئاماژە بۆ خاڵەش بدرێت. دوور لە هەواڵە سەرەکیەکان سەبارەت بە دۆخی سووریا لەم ماوەیەدا ئیسرائیل بە ئارامی و دوور لە هەرای کامێرەکان نزیکەی 380 کیلۆمەتر لە خاکی سووریا واتە پارێزگاکانی جەرعا و قونەیتەرە و بەشێک لە دیمەشقی داگیر کردووە. ئەوکات لە سوێداش بە بیانووی پشتیوانی لە دروزەکان دەسەڵاتی یەکەمە. واتە لە ئێستادا سێ پارێزگای سوێدا و قونەیتەرە و دەرعا لە ژێر دەسەڵاتی تەلەبیبدایە. لێرەوە ئەو پرسیارەش دێتە ئاراوە کە ئیسرائیل چ پەیوەندیەکی بە پرسی دروزەکان و داواکاریەکانی ئەوانەوە هەیە. ئەی بۆچی دەستی بۆ قونەیتەرە و دەرعاش برتووە؟ دروزەکان وەک کەمایەتیەکی ئاینی نەتەوەی لە هەر سێ وڵاتی ئیسرائیل، لوبنان و سووریا نیشتەجێن و لە سووریاشدا دانیشتووی پارێزگای سوێدا و جەبەل دروزن. سەبارەت بە ئاین و بیر و باوەڕ و ڕەچەڵەکیان ڕاوبۆچوونی زۆر جیاواز هەیە و زۆربەی مێژوونووسان و توێژەران لەو بڕوایەدان کە ئاینی دروزی لە سەدەی 11می زاینی و لە سەردەمی خەلافەتی فاتمیەکان لە میسردا سەری هەڵداوە و لە بنەڕەتدا سەر بە ئاینی ئیسماعیلیە بوون کە ئەماینە بڕوای بە خەلافەتی ئیسماعیل لە بری ئیمام جەعفەری سادق هەیە. بۆیە وەک لقێکی ئاینی شیعە دێنە ئەشمار. لە پاڵەمەشدا هەندێک توێژەر پێیان وایە لە بنەڕەتدا ئەمانە سەر بەنەتەوەی کوردن و ئاینەکەشیان پەیوەندی بە هەندێک ئاینی کۆنی کوردی وەک ئێزدی و یارسانەوە هەیە. ئاینی دروزی و بیر و باوەڕەکەیان دواتر تێکەڵی ئاینە کۆنەکانی پێش ئیسلام و فەلسەفەی یۆنانی و هەروەها هەندێ بیر و بڕوای دیکەش بوو. هەر بۆیە ئیتر خۆیان وەک بەشێک لە ئیسلام نازان و لەو بڕوایەدان کە خاوەن ئاینێکی تەواو سەربەخۆ و جیاوازن لە ئیسلام. ڕاستە لە باری ئاینیدا خۆیان وەک بەشێک لە ئیسلام پێناسە ناکەن، بەڵام لەبەر ئەوەی بە زمانی عەرەبی قسە دەکەن و بەشێکن لە فەرهەنگی عەرەبی خۆیان وەک بەشێک لە نەتەوەی عەرەب دەناسێن و هەرەمەش وای کردووە کە هەوڵی وڵاتانی بیانی وەک فەرەنسا و ئیسرائیل بۆ جیاکردنەوەیان لە نەتەوەی عەرەب لە ڕابردوودا بێ ئەنجام بمێنێتەوە. دروزەکان بەردەوام خۆیان وەک بەشێک لە نەتەوەی عەرەب پێناسە کردووە و بەردەوامیش بەشێک بوون لە دەوڵەتی ناوەندی سووریا. تەنانەت لە بەرخۆدانی دژی فەرەنسا لە ساڵی 1925 ڕۆڵێکی سەرەکی و یەکلاکەرەوەیان لە سەربەخۆیی سووریا هەبوو. لەم نێوەندەشدا سوڵتان باشا ئەلتەروەشی دروزیش وەک پاڵەوانی نەتەوەی سووریا سەیر دەکرێت و هەرەم هەڵوێستانە ژوای کرد دواتر دروزەکان لە سوپا و لە ئاسایشی دەوڵەتە ناوەندیەکانی سووریادا بەشداری چالاک و بەرچاویان هەبێت. بەسەر هەڵدانی ناڕەزایەتی و شەڕی ناوخۆی سووریا لە ساڵی 2011 ئەگەرچی سەرەتا هەوڵیاندا ڕۆڵی بێلایەنیان لە ڕووداوەکاندا هەبێت و نەبنە بەشێک لە کێشەکان، بەڵام بە هێرشی داعش بۆ سەرەونەتەوەیە لە ساڵی 2018 کە بووە هۆی ئەوەی بەشێک لە دروزەکان ببنە قوربانی ئایدۆلۆژیای توندڕەویە و ڕێکراوە ئیتر ناچار بوون و ناچار کران لە پێناومانەوەیان ببنە بەشێک لە سوپای بەشار ئەسەد و پشتیوانی دەوڵەتی ئەسەد بکەن لە بەرامبەر نەیارەکانیاندا. لە ئێستادا پێدەچێت بە نەمانی ئەسەد وەک پشتیوانی سەرەکی دروزەکان و سەرهەڵدانی تەحریر شام کە لە ڕوانگەی دروزەکانەوە هەر بەشێکە لە داعش و لە هەر ئانوساتێکدا بێت ئەگەری هێرشکردنە سەریان لە ئارادایە بۆیە گۆڕانی استراتیژی و سیاسەتی دروزەکان لە پشتیوانی دەوڵەتی ناوەندی و بوونیان وەک بەشێک لە نەتەوەی عەرەب بەرەو دامەزراندنی دەوڵەتی نیمچە سەربەخۆ سەری هەڵداوە. لەم نێوەندەشدا پێدەچێت ئیسرائیل ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبێت. گرنگە ئەوەش بزانین ئیسرائیل
ئیسرائیل پاشەوەی بەرزاییەکانی جۆلانی سەر بە سووریای داگیر کرد و بەشێک لە دانیشتوانی ئەم ناوچەیەش دروزی بوون، ویستی وەک بەشێک لە سیاسەتی پشتیوانی لە کەمایەتیەکان بە مەبەستی درز خستنە نێو نەتەوەی عەرەب و پاراستنی سنوورەکانی لە ڕێگای ئەم کەمایەتیانەوە و بە تایبەت دروزەکان بەرەو دامەزراندنی دەوڵەتی نیمچە سەربەخۆ هانیان بدات. بۆ ئەم مەبەستەش ناوچەیەک لە باشووری سووریا بەرەو بەرزاییەکانی جۆلان و هەروەها چیاکانی ئەلشوف بە پایتەختی شاری سوێدا دیاری کرا و هەروەها ئامادەکاریشی بۆ کرا، بەڵام دروزەکان ئەمەیان پەسەند نەکرد و بڕیاریاندا وەک بەشێک لە نەتەوەی سووریا بمێننەوە. بەڵام لە ئێستادا پێدەچێت دروزەکان بەم سیاسەتە ڕازی بن، چونکە ئەوان ئەزموونی داعشیان لە ساڵی 2010 هەیە و لە ئێستاشدا سەرەڕای سیاسەتی نەرمینواندنی تەحریر شام، بەڵام وا دیارە هەر وەک داعش سەیری دەکەن. لە پاڵەمەشدا قەبەبوونی ئیسرائیل و ویستی ئیسرائیل لە پێناو دروستکردنی شوێنی دڵنیایی بۆ سنوورەکانی لەسەر ئەم وەرچەرخانەی سیاسەتی دروزەکان کاریگەری تەواوی هەبێت. ئیسرائیل بە لە نێوچوونی ئەسەد بە ئارامی و بێ حیسابکردن بۆ ڕای تەحریر شام دەرفەتی بۆ خۆی گواستەوە و سەرەتا پارێزگای قونەیتەرەی داگیر کرد. بەڵام ئیسرائیل پێشتر 80 لە سەتی خاکی پارێزگای قونەیتەرەی لە باشووری سووریا لە جەنگی عەرەب و ئیسرائیل واتە بەرزاییەکانی جۆلانی داگیر کرده بوو. پاش ئەساد پاشماوەکەشی بە ئاسانی داگیر کرد و لەوێشەوە بەرەو دەرعا لە باشووری ڕۆژاوای سووریا جوڵەی کرد. پێدەچێت جوڵەی تەلەبیب بەرەو دەرعا و داگیرکردنی دوو مەبەستی سەرەکی لە پشتەوە بێت. یەکەم گەیاندنی پشتیوانی و یارمەتی بۆ دروزەکان، دووەمیش ڕەواندنەوەی مەترسی ئەم پارێزگایە. سەبارەت بەم پارێزگایە باشترە بزانین ئەگەرچی بچکۆلە و کەم جەماوەرە، بەڵام لەبەر چەندین هۆکاری وەک نزیکی لە ئیسرائیل و ئۆردن، نزیکی لە دیمەشقی پایتەخت بە دووری 50 کیلۆمەتر، بوونی ناوەندی چەک و تەقەمەنیەکانی سووریا لەم پارێزگایە، هەروەها ڕێگای بازرگانی سووریا، ئوردن و ئەوروپا پێگەیەکی تایبەتی بەم پارێزگایە بەخشیوە. لەمڕۆوە پێدەچێت ئیسرائیل بیاوێت بە داگیرکردنێکی کاتی ئەم پارێزگایە بگاتە سێ مەبەستی سەرەکی. یەکەم، ئەوەی ئەم پارێزگایە لە هەرچی چەک و تەقەمەنی هەیە خاوێن بکاتەوە و ڕێگا نەدات ئەو شوێنە گرنگە کەمترین مەترسی لەسەر وڵاتە دروست بکات. دووەم، ئەوەی لە ڕێگای دەرعاوە یارمەتی دارایی و تەقەمەنی بگەێنێتە دەست دروزەکان بۆ ئەوەی لەسەر دامەزراندنی دارێکی نیمچە سەربەخۆ پێداگر بن. سێەم، دوور نییە لە ئەگەریدا بەشبوونی سووریا ئیسرائیل دەرعاش وەک بەشێک لە خاکی دروزەکان پێناسە بکات. ئەوەی پێویستە بیڵێین لە ئێستادا وا دیارە ئیتر دروزەکان بە پێچەوانەی سیاسەتی پێشویان لە ترسی سەرهەڵدانەوەی داعش و هەروەها بوونی تەحریر شام بە داعشێکی نوێ لەلایەکەوە و هاندانی تەلەبیب لەلایەکی دیکەوە ئارەزویان بەرەو دامەزراندنی ئیدارەیەکی نیمچە سەربەخۆ لە پارێزگای سوێدا هەیە. ئەم ئیدارەیەش دەتوانێت لە کوردخایەن و درێژخایەندا وەک پشتێنی دڵنیایی سنوورەکانی ئیسرائیل لە هێرشی سووریا و تەنانەت وڵاتانی دژە ئیسرائیل لە ڕێگەی سووریاوە ڕۆڵی سەرەکی هەبێت. لەمڕۆوە پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا شایەتی پێداگری و هاندانی دروزیەکان بین لەلایەن ئیسرائیلەوە. ئەوەی دەمێنێتەوە دەبێت چاوەڕێی ڕەوتی خێرەی ڕووداوەکان و بەتایبەت هەڵوێستی ئیدارەی نوێی سووریا، هەروەها چارەنووسی کورد و هەڵوێستی یەکتەرە کاریگەرەکانی ناوچەکە و تەنانەت چارەنووسی پەیمانی ئیبراهیم بین کە هەریەکە لەمانە دەتوانێت لەسەر پرسی دامەزراندنی ئیدارەی نیمچە سەربەخۆی دروزەکان ڕۆڵی سەرەکی و تەنانەت یەکلاکەرەوەی هەبێت.